قەڵاو قولەی کافران نابنە بەربەستی ڕێی بەجێهێنانی فەرمانی کون فەیەکونی خوای پەروەردگار. سوپا و لەشکر و مخابراتیان ناتوانێت زەبری خوای ڕاگرێ یان خۆی لەبەرا ڕاگرێ. سەرۆت و سامانی تاغوتان نابێتە هۆکاری سەرکەوتنیان، بە تەکید بەسەر خۆیان ئاشکێتەوە. دوای پارە سەرفکردنەکان ئەبێتە مای پەشیمانی و حەسرەت و ئاخاڵکێشان. بەدڵ سەرنجێک بدە لەم حەقیقەتە بێسنوورەی خوای پەروەردگار کە ئەفەرمێ إن الذين كفروا ينفقون أموالهم ليصدوا عن سبيل الله فسينفقونها ثم تكون عليهم حسرة ثم يغلبون والذين كفروا إلى جهنم يحشرون ليميز الله الخبيث من الطيب ويجعل الخبيث بعضه على بعض فيركمه جميعا فيجعله في جهنم أولئك هم الخاسرون. سيري أم تأكيدات أنا كرو، سيري أم معادليك، سيري أم حقيقة عقيديك، سيري أم بلغنوي سيجيانك. أفرمي خواهي قورا دوای باسی سزای جەستەی و دەرونی کافران و بێ ئومێدبوونیان لەسەر کەوتن اینجا باز لە خەرجکردنی بوجەکانیانەکە کە وەکو ڕەنجی جەستەیان بە هەدەرە ڕوە. ئەفەرمێ ئەو کافرانە سەروەت و سامانیان خەرجەکەن تا ڕێ لە ڕێباز و یعنی لە دید و هەڵوێستی پێغەمبەران بگرن تا ڕێبازی خوای پەروەردگار بگرن و کەند و کۆسبی بهێنە ڕێگا و ئەم حەقیقەتی دینە نەگا بە خەڵکی. ئەفەرمێ خەرجیەکەن فەسەیونفیقونها، بەڵام دواتر بۆیان نەبێتە مایەی حەسرەت و پەشیمانی و خەفەت خواردن و دواتری شەڕی دۆڕێن و شکستیان بەسەرا دێ کە هێزیان نامێنێ ئەکەونە ژێر دەست. ئەنجا لە ڕۆژی دواییشە کافران بە کۆمەڵ سەوقەکرێن بەرەو جەهەنەم، بۆ دۆزەخ پێشخۆ ئەدرێن و جا بەرەی کوفری چەپەڵ و بەرەی ئیمانی پاک و چاک لێک جودا ئەکرێنەوە و ڕەنجی کافرەکان لەسەر یەک کەڵەکە ئەکرێت و فڕێدرێتە ناو دۆزەخەوە، خۆشیان لەوێ بە نەمری ئەهێڵڕێنەوە. ئەوەشە زیان لێکەوتنیتەوە. ئولائیکە هم الخاسرون، ئەوانەش خۆیانن کە زەرەری گەوریان لێکەوتووە.